سڵاوی گەرمتان لێبێت بەرنامەی ئەمڕۆی گەشتوان لەگەڵ کۆمەڵێک چالاکوان لە بجیل لە بەردەڕەش لە ئاکرێەوە هاتوینە گوندی شووش. ئەم گوندە بەوە ناسراوە کۆمەڵێک ئاسەواری گرنگی تایە کە لە لای چەپمانەوە ماوەیەکی زۆر پێغەمەر دانیال لێرە ژیاوە. ئەنجە با بزانین لەم بەرنمەیە بابەتە گرنگەکانی ئەم ڕۆمان چیە و فەرمونون لەگەڵمان بن. گوندی شووش یەکێک لە گوندە دێرینەکانی کوردستانە کە مێژوەکەی بۆ 3000 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە. ئەم گوندە دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری ئاکرێ بە دووری 20 کیلومتر، ڕۆژهەڵاتی دهۆک بە دووری 70 کیلومتر و باکووری مووسڵ بە دووری 75 کیلومتر. خەڵکی ئەم گوندە بە کشت و کاڵ و باغداریەوە خەریکن و بەرهەمی میوەکانیان بریتیە لە هەنار، هەنجیر، گوێز و زەیتون. چەندین شوێنەواری مێژووی لێیە، وەک تابلۆی نووسین لەسەر بەرد کە دەگەڕێتەوە بۆ ساڵی هەژدەی کۆچی، مانەوەی پێغەمبەر دانیال، دێری جووەکان و کڵێسای مەسیحیەکان و مزگەوتە کۆنەکان. کاک ئاروینگیان لە تەنیشت لە وحەیەکی گەورەوە وەستاوین کە بەردێکی گەورە و یەکەم شت کە من خوێنمەوە نووسراوە بسم الله الرحمن الرحیم، بەڵام باقیەکەی ئەم نووسینە دیار نیە. ئەمە هیچ سەردەمێکە بۆ سەردەمێکە گەڕێت؟ ئەمە دەگەڕێتەوە بۆ سەردەمی فتوحاتی ئیسلام لە ساڵی هەژدەی کوچی. ئەم تابلۆ ئەو کاتێک کە فتوحاتی ئیسلام گەشتە ئەو ناوچەیە گەیشتە گوندی شووش، ئەو تابلە نووسراوە و تابلەکە دەگەڕێتەوە بە هەژدەی کوچی کە ئەم گوندە ئیسلام پێشوەزیرە ئیسلام کردیە. یان گەلێک سەرچاوی مێژووە نەنگ دەڵێن شەڕ هاتێکردن، دەڵێن شەڕ نهاتێکردن، بەس ئەو تابلە باشترین پێناسەیە کە چ کاتێک ئاینی ئیسلام گەشتی ئەو گوندەیە. و لێرەوە شوێنەوارێکی ترمان هەیە پێ دەڵێن شوێنەواری دانیال پێغەمبەر کە ماوەیەکی زوو لێرە ژیاوە هاتن و چوونی کردیە و گەلێک شوێنەوە لە کوردستان هەیە کە دانیال پێغەمبەر چووی. دەستخۆش، زۆر سوپاسکاتە. بە سەرێکیش لەوێ بین فەرموو. لەگەڵ سەرکەوتنمان بەسەر ئەم شاخە بە ناو ڕەز و باخ و ئاوێکی زۆ زۆر خۆشە هاتین، فێنکایەکی زۆ زۆر خۆشە، سروشتێکی زۆر زۆر جوانە، وتمان با پشوویەک بین، بەڵام ئەوەی کە من دیقەتم ما زۆر بەداخەوە ئەم ساڵ وشکە ساڵی تەئسیر کردە سەر ئەوەی کە ئەم ڕەز و باخانەش هەر هەنارەکان بە مناڵی هەڵبورێنە سەر ئەرزەکە و بکەون. بەڵام زۆر خۆشحاڵ بووین بۆی کە لەم پشووە کاکزریانمان لەگەڵا کە بەدەنگە خۆشەکەی بە ئامێرە عودەکەی گۆرانێکی خۆشمان بۆڵێت و ئەم پشۆشمان بۆ لەناو ئەم سروشتە جوانە بۆ ئەڕازێنێتەوە. کاک زریانجان فەرموو.
ماوەسا ئارینگیان زۆر سپاس بۆ خواردنە خۆشەی کە چەکتان کرد و سازتان کرد بەڕاستی پێم وابێ مبالەغەشی تیان نەبێت لە هی مەطعەمەکان خۆشتر بوو بەلامەوە زۆر بەتان بوو زۆر دەستان خۆش بێ زۆر سپاس. ئەوەی من ئەمڕۆ تێبینیم کرد لە هاتنە خوار و هەر لە گوندەوە کە سەرکەوتین تەبعاً هەر بە ڕەز و باخا سەرکەوتین هەنارێکی زۆرم بینی بە پچکۆلەی هەمووی لە کەوتەوەیشی ئۆتۆر پچکۆلەیە هەمووی وشک بۆ تۆ پێ ئەمە هۆکارەکەی چییە بێژگە لە وشکە ساڵی بەس وشکە ساڵیە یان گرنگیش نەدراوە بۆی کە لە قوپۆ بکرێتچکە بەڕاستی شوێنی تیاابێ لەسەر سکە بڕۆی بۆچی لە قوپۆ نەکراون ئەم درەختانە باشه گوندی شووشێکە جوان گوندێک دەبەرە ئاکرێ یا مەشهورە گشت و کاڵی دار و باغانی دار و باغێکی زۆر هەیە و دکەون دە ئاوێکی زۆر لە شووش هەبی ئاوێکی زۆر هەبی بەسەوە چەند ساڵەکە 4-5 ساڵەکە وشکە ساڵی دەستی پێ کردیە وشکە ساڵیان ئەو ڕازانە ئەو باغانە هەمووان داگیر کردیە تو باش دەبینی ئەو دارانە هەمووان وشک بینە ینی بەروبوومەکانیان پێوە وشک بووە ئێستا ینی چون سەغبێری ناکردن جوتیارەکە پێوە ماندوو بووە تۆزێک ئێستا کە جوتیارێک بێتە ناو باغەکە و ببینیت باغەکە سەغبێر بکەتن و ببینیت هیچ بەرهەمی نییە تەمبەلی بوو چێ دەبیتن
هۆکاری ساغبێرینەکردنی ئەوەیە یعنی جوتیارەکە معنی ماندوو بوو پێوە هیچ بەرهەمێک نییە. ئایا حکوومەت ئەتوانێ یارمەتی دەری ئەم زروفە بێت کە ئەم وشکە ساڵی ئێستا هەیە شتێک بکات کە بەرهەمی جوتیاران جوانتر بکات تاریقێکی تر ڕێگاکی تر بدۆزرێتەوە بۆی کە بەرهەمەکە زیاتر بکرێت یان ڕووبوومێک ئێستا لەم وەرزانە بچێنرێت کە بەرگی وشکە ساڵی بگرێشتی وایە لە گوندی شووش حکوومەت گرنگی بە جوگەکانی ئاودایە و ئاوی گوندەکە ئاوی ڕازوباڵەکە هەمووان سروشتیە یعنی کانیاون یعنی حکوومەت جوگا چێکرێ بە کۆنکریت حتا ناو ڕازەکان ئەوە دومایک ڕازە جوگای کۆنکریت لەوەیە یعنی 10 متر لە پشمەیە جوگای کۆنکریتەکە یعنی حکوومەت گرنگیدا بەڵام ئاواکە سروشتیە یعنی هیچی پێ ناکرێتن یعنی ئەو باغانە هەر وشک دەبن و بەهۆی وشکە ساڵیەوە ئەمە هۆکارەکەیە. ڕەناخانتۆکو قوتابێکی پەیمانگا ئایا هیچ لە پەیمانگاکانە لە خوێندنگاکان قوتابخانەکان لەو شوێنانەی کە شوێنی ڕۆشنبیریە هیچ وانەیەک هەیە هیچ دەرسێک هەیە کە باسی ژینگە بکە پاراستنی ژینگە بکە باسی کەشوهەوا بکات ئایا لە سۆشال میدیا ئێوە هیچ پەیوەندیەکتان هەیە بێکەوە کە ئەگەر لە مەکتەب و لە پەیمانگەکانی شامانەوەکو دەرز نەخوێنرێت باسی لێوە نەکرێت ئێوە لە سۆشال میدیا ئەتوانن ئەم زنجیرە دروستکەن باسیکەن وعی و ڕۆشنبیر یەکتری پێزیاب بکەن ئەس وەکو قوتابێک ئەگەر ئەس چوومە پولەخۆ دەفێت مۆجبە سەر من ئەس پولەخۆ پاقشکەم و بپارێزم چونکە ها ئەس چمێ و ها ئەس لێت خوێنم خوشکێت من و بجێمە هەر لێت خوێنن وەکو تڤێت ئەم دەرسۆ بدەینە یت خوشک و برایەت خۆ و ژینگە هەمە پارێزن نەپیسکەن و مافێدایک و بۆ باشە و ئەڤۆن دەرسە بدەنە زارکە چاوە تو ماڵەخۆ پاقش دەکەی تو خۆندەکەی تڤێت تو ژینگە خوشواسە پاقش بکەی ڕابگری هەر وەکو ماڵەتەیە زۆر زۆر سپاسکەواتە ئەو مایکەم بەرێ با من ئەو جەماعەتی کە لە پشتۆ دانیشتون بە گوێگر ئەمساڵ ئاخینە مەکتەب و قساکەین سڵاوتان لێبێ مامۆستا جەنابتان وەکو شاخەوانێک وەکو وەرزشوانێک هەڵبەتە جەنابتان لە بەردەڕەشەوە هاتوون زۆر شوێنی کوردستان گەڕاون شاخ دۆڵ شوێنی گەشتیاری شوێنی مێژووی هەر شوێنێک لە کوردستان ئەنواع شوێن هەیە جۆرەها شوێنمان هەیە جۆرا هەڵکەوتەی سروشتیمان هەیە لە کۆی ئەم شوێنانەی کە سەردانتان کردووە بەرداوم کە سەردانیەکەن چی سەرنجی ڕاکێشاوی کە نیگەرانت بکات دڵە بە چی ناخۆشە چی نیگەران دەکات لەم سەردانانتان کە ئیبینیت سروشت بەڵێ سەبارەت بە نیگەرانیەکانمە کە سەردانی ئەم سروشتە جوانەی کوردستان دەکەین لە هەر پارێزگاچی بۆ نمونە دهۆک هەولێر یاخو سلێمانی نیگەرانیەکانی شاخەوانیان لەوەیە بەڕاستی زۆر شوێن هەیە گرنگی پێ نەدراوە یاخود سوۆشال میدایەک لە ڕێگەی حکوومەت یاخود لە ڕێگەی گروپەکانی شاخەوانی وا دەرنەکەوتووە کەسانی بیانی سەردان بکەن بۆی شێواز و جوانی ئەو کوردستانە ڕەنجینە و بەبەرەکەتە ئالێرا زۆر زۆر قسێکی جوانە کرد چی بکەین بۆی کەس گەشتیاری بیانی ببێ بە گەشتیاری ئاسەوات ببێ بە گەشتیاری بێ بە گەشتاری سروشتەکانمان چی بکەین بۆی کەس گەشتیاری بیانی ببێ بە گەشتیاری ئاسەوات ببێ بە گەشتیاری بێ بە گەشتاری سروشتەکانمان چێ کەم تەرخەمەوە چی بکەین باشە کەم تەرخەمیەکەی هەمومان ئەگرێتەوە بۆ نمونە حکوومەت ئەگە گرنگی پێ بدا و چالاکوانەکان یاخود گروپەکانی شاخەوانی زیاتر جنگە پارێزیەکەی لەگەڵ بکەن پاک و تەمیز ڕای بگرن و دواتر لە سۆشال میدیا و بە شێوازێکی زۆر پرۆفیشنال بەڵاوی بکەنەوە بڕوا بکە زۆر گەشتیاری بیانی ڕێگە خۆشکەر دەبێ بۆی سەردانی ئەم شوێنە بکەن بەڵکو بەرەکەتێک یاخود شێوازێکی زۆر جوان و خێرێک بۆ ئەم ملەتە کاتە سۆشال میدیا لایەنێکی گرنگە بۆ بە ئاگاهێنانەوەی هەم خەڵکی ناوخۆ هەم خەڵکی بیان و چکە خەڵکی بیانی ڕەنگە نەگاتە کەناڵەکانی ڕاگەاندنی تۆ بەڵام ڕەنگە لە بڵاوبوونەوەی لە هۆکارەکانی سۆشال میدیا ڕەنگە بەهار هۆکارێک بێت بەرچاوی بکەوێت و بگەڕێ بۆی و حەزکا بێتە ئێرە بەڵام ئەو شتانی کە پێش ئەوی گەشتیارێک حەزی لێ بکە ئەمە چی بکەین باشە بۆی کە حەزی لێ بکە نیگەرانەکانی تۆ چییە؟ نیگەرانیەکانی ئێمە ئەوەیە بەڕاستی دەبێت هەر لە سەرتاوە خەڵکەکەی ئەو شوێنێک کە شوێنی گەشتاری لێە خۆیان گرنگی پێ بدەن بۆ ئەوەی خەڵکانی تر ڕابچێشن بە تایبەت وەکو باستیش کرد جەناب لە ڕووی سۆشیال میدیاوە کارێکی ئەساسەکەوە هەموو وڵاتان بە جیهان دەناسێنێت دەست خۆش بە زۆر سپاس یەنە لای مامۆستا غازی مامۆستا غازییان ئێمە ئەم فەرموو مایکەکە جەناب بگرە ئەم مناقاشان ئەم گفتوگویانەمان کرد پەیامی جەنابەت چیە لە کۆی ئەم مناقەشەی کە کردمان لە کۆی ئەم بێتاقەتی کە هەمان بوو بەرامبەر بە ژینگە و باسانی کە کردمان پەیامی جەنابەت چییە بۆ خەڵک یا بۆ ئەم دەڤەرە
بەێ سەرەتا برادران هەموو باسی ژینگەیان کردو چۆن پاراستنی ژینگە پارێزی خۆشەویستان ژینگە پێویستە لەسەر هەمومان لە خۆمانەوە دەست پێ بکەن هەتا دەکاتە مناڵەکانی بچووکمان لە ڕۆزە و لە قوتابخانە سەرەتایی مناڵەکانمان فێرە خاوێنێ فێرە ژینگە پارێزی بکەین من وەکو شاخەوانێک ژینگە پارێزی ئەرچی شاخەوانە و ئەرچی گەشتیارە خۆی گەشتیار دوو جۆرە گەشتیارمانەیە گەشتیارمانەیە گەشتیار وەکو سەفەر دەچی سەفەرەکەی دەکاوتێتەوە شاخەوانمان هەیە ئەوە گەشتیارێکی ترە من وەکو شاخەوانێک ئەوەی ئازارم دەدا ئەوەی نیگەرانم دەکا شوێنە مێژوویەکان بەڕاستی یەک لەوان ئەوە قسقاپان جەنابەتان شارەزانە لە مەنتەقەی چەمێ ڕێزانیان ئەشکەوتی سەحرا کە چوونە ژۆرێ بەڕاستی جێی داخە هەمووی بە سوبغوبەوەی هەموو ناو و یادگاری شتیوانی نووسە بەڕاستی ینی جێی داخە هیوادارم ڕۆژێک بێت ئەو شتانە نەبینین هەمومان هەوڵ بدەین لۆ ئەوەی ژینگە بپارێزین من زۆر جار برادران هەموو شایدی ئەوە دەدەن برادرانە کە شاخەوانین ئەمە دەچین ئەو دەبای ئەو شتانە پخڵەواتەکان بەخوای لە شاخەکان لە چەندەی خۆمان دەکەین دەینینەوە ماڵێ دەینەوە ماڵێ دەدەینە جەماعەتی شارەوانی بەلەدێ دەبن فڕێدن هەفتەک پێناچی دەگەڕێنە شوێنەکە دین دووبارە پیسیا کردیتەوە بەڕاستی ئەوە نیگەرانمان دەکا و ئەتیمامش وە تۆش نەدرایتە شوێنە مێژوویەکان بنمونە ئەوە کەلەیە بەڕاستی کەلێ کە ئەو ناوبانگە و ئەو مێژوو دێرینە هەیە کە دەچێ ناوی بەڕاستی بیتە تەوڵخانی حاشا ئاژەڵەکان ئەمە هەردارین ئەوە نمێنێ هەر بەرنمەیەکی تایبەتی لەسەر ژینگەی ئاسەواری کوردستان بەتەماین دوای ئەم ئەڵلقەیە ئیشەڵا بەرنمێکی تایبەتمان ئاخر پێیان بە کورتترین وشە پامێک بگێنە واللهی ژینگە ژیانە هیوادارم هەمومان ژینگە پارێز بین هەمومان کوردستانمان خۆش بێ ئەو سروشتە جوانەمان خۆش بێ پیسی نەکەین دەستخۆش زۆر سپاس بە هیوام هیواکانی خۆم ئەخەمە پاڵ هیواکانی مامۆستا بە هیوام گرنگێکی زۆر بدرێ بە ژینگە لە قوتابخانەکان لە پەیمانگاکان لە سۆشیال میدیا لە ڕاگەاندنەکان لە جادەکان لە دوکانەکان لە بازاڕەکان لەسەر شۆستەکان هەموو خەڵک ئەو بەرپرسیارەتە بزانێ ژیان هەر ئەو نیکە لە ماڵەوەیت ناوژر و ماڵەکەی خۆت پاگەکەیتەوە بەڵام پاکترین شوێن کە مەفروزە پێش ژوورەکان و ماڵەکەی خۆمان پاکوخاوێنیکەین سروشتە لە ئەخیرا چکە هە سروشت ئەمان هێڵێتەوەمان پارێزێت زۆر سپاس. هەر لە دەستپێکی سەرکەوتنمان بەسەر شاخەکە شوێنێکی گرنگمان بینی کە جێگەی دانیێڵ پێغەمەرە زیاتر سەرکەوتین لەوحێکی گەورەمان بینی کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی فتوحاتی ئیسلامی و بە هەڵکۆڵین شتی لەسەر نووسرا بوو زیاتر سەرکەوتین گەشتین بە گوندی شووش گەشتین بە دوو شوێن یەکێکیان دێرێکی کۆن کە ئاساوارەکەی ماوە دەگەڕێتەوە بۆ 70 ساڵەم و پێش کە خەڵکەکەی لێرە کۆچیان کردووە لەگەڵ ئەوەشە هاتینە خزمەت شێخ ئەیوب کە لەم تەکێ جوانەیە کە تەکەی شێخ شەمسەدین قوتبە تەمەنی نزیکەی 650 ساڵە من حەزەکەم ئەم شتانی کە کۆکراوەتەوە لێرە لە حوزری شێخ ئەیوب
بپرسم باسێکی مێژووی ئەم دیانەتانەمان بۆ بکە لە گوندی شووش و پێکەوە ژیان لە گوندی شووش چۆن بووە. بسم الله والحمد لله والصلاة والسلام على محمد رسول الله. پێشیکێ بخێراتن سەرچەوە گەلە بخێراتن سەرچەوە. طبعا شووش گوندەکە لەوان گوندێت کوردستانێ کە کەڤنترین مێژوویە بخوڤەتگیریتن مێژووەوەی دەست پێت کەتن گەل مێژووە ژیانە ئینسانەتیە يعني بقرا زمان پیغمبر بري پیغمبر ما صلى الله عليه وسلم وكي پیغمبر داود عليه السلام وكي پیغمبر عيسى عليه السلام وكي پیغمبر موسى عليه السلام حتى تجيتا پیغمبر ما صلى الله عليه وسلم ديانتهما الشوش هر سي ديانات طبعا موجود بنا خوفت جريتن وقت ديانتا اسلام ديانتا جولكا وديانتا فلا نصراني ودليل وبلغجي فيغوفي مزقفتي موجوده يا بسلمانه زائدا ديريا موجوده يا فلا زائدا كنيسه وكنيشت موجودا يا جيو هر سيكي جيت حاضر يعني موجود وبلغنا ودليل نسوي هندي كابيفيجيون بيغوندا يا هبوا ريزغرتنا اكدوا هبوا طبعا اسلام امريب متكت واسلام حتى متكتن كام ريزغرتنا الاكدو بكاين ديانات همو مصدر وخديه خديه في ديانات انو او خدانه في دينيا طبعا انا ناحيه كي ناحيه دوي كافنيو في غوندي الزفري تبع بو مرقد الشيخ شمس الدين قطب كتكيويه موجوده تكيو الشيخ شمس الدين قطب شوشي كتمنيه بترش 650 و700 ساله زياتريشه ولكن بيغوفي دلقو بلايلو بارتوكت بندسمه موجود انه واستدلالات كان سوي هندي كميجوي بو في هندي الزفري تبع افتكي واجي ناحيه ديني اسلاماتيه وناحيه ولاتي وكردينيه وناحيه ولاتي خو ناحيه فيونا ولاتي خو جي بيك فغريدويا ادفيردا طبعا شيخ نور الدين بريفكاني ك وقت استدلاله ك زيارته شوش كريا والفيرا خنديه وصفه شيخيمات كشيخ شمس الدين قطب امريكا بيجيتن شيخ شمس الدين الكردي مصباح الاكراد مصباح الاكراد يعني شراي كردايا يعني وك رمزك وك رزقرتنك بوفي شيخ شمس الدين وبردام نوفي خوجي بنوفي قوتياس كردم بنيران نوفيسي حتى نوفي عشيرته خو نوفي غوندي خو نوفي وجا خو خوجي نوفيسي ما مستا وكوي كرونا او خلقاني ك لو لێرە ژیاون کە جوو بوون دێرەکان هەر ماوە و بەڵام بابڵین لەبەرەوەی کەس بەکاری نێناوە ڕووخا و کەس گرنگی پێنەداوە ئەمان لێرە ماڵ و مڵکیان هەبووە ئایا قەت سەردانی ئێران کردوێتەوە بەڵێ چۆن پێشوازیان لێکرد هەر وەختێ بێن کەنیسەوەیە موجودە شینوارێتات موجودن ملکێتات موجودن و بخێرات نەژی دێلێکین و ئەوژی برایەتمانە و بخێر بن کورد هەمیشە زانوێتی ڕێزی دیانەتەکانی کە ڕێزی میلەتەکانی کە بگرێت ئەو خۆشیە کە ئەو ڕنگانە لە هەم ئەچی بۆ هەر شوێنێکی کوردستان ئەم ڕنگانی پێکەوژیان ئەبینی جێی دڵخۆشکەرە کە ئەبینین کورد لە هەموو شوێنێک ئەم پێکەوژیانی پاراستوە و زۆر زۆر سپاسی جەنابتانەکەین ماوەسەکان هاتینە حزوری جەناب بەخێر بێ مەسەرچان بەخێر بێ بەخێر بێ بەرنامەی گەشتوان لەم گەشتێ ئەم جارەمان بۆ گوندی شووش کۆتای پێهات هیوادارم هەموو گوندێکی تر وەکو ئێرە ئاوا سەوز و جوان و ڕز و باخ و فێنک و خۆش بێت تا بەرنامێکی تر بێکشا دەبینەوە کاتێکی خۆش